بڕیارەکانی دۆناڵد ترامپ بە سەپاندنی باش لەسەر کەلوپەلی هاوردە و هەناردەکرا و زۆربەی وڵاتانی گرتوتەوە. لقی سلێمانی یەکێتی هاوردە و ناردەکارانی کوردستان دەڵێت زیانی ئەم باجانە کەمتر عێراق دەگرێتەوە، چونکە پەیوەندی بازرگانی ئەوان لەگەڵ سێ وڵاتی دیکەیە کەمتر لەگەڵ ئەمریکایە. تەنیا پارچەی یەدەگی چەند ئۆتۆمبیلێکی ئەمریکی ئەم باجە دەچێتە سەریان. پەیوەندی بازرگانیمان نییە لەگەڵ ئەمریکا بە شێوەیەکی بەرفراوان و بە زۆری. کەمێک ئەگەر هاتووەکو سیاری شۆفلێت یا خۆت هەندێ بەرهەمێک خۆمان هەبێ کەم ئەگەر بنێرین، ئێمە ئەو پەیوەندی بازرگانیەتون دوو تۆڵەمان نییە بگەوای ئەتیباری بکرێتە سەرەوەی کەوا ئەگەر هاتوو بازیش بخرێتە سەری کەوا کاریگەری خراپی لەسەر ئێمە هەبێ. ئێمە ئەو پەیوەندی بازرگانی کە هەمانە زۆربەی بە دەرەجەیە لەگەڵ وڵاتی تورکیا، دوای جمهوری ئیسلامی ئێران، دوای وڵاتی سین و لەگەڵ وڵاتانی ئەوروپاش پەیوەندیەک هەیە، بۆیە ئەمانە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی کەوا هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان کارە بازرگانیەکانی برەو پێداوە و کاریگەری خراپی ئەو ترامپ ئەو قەرارەی ترامپ لەسەر هەرێمی کوردستان نابێت، چونکە ئێمە ئەو پەیوەندی بازرگانیمان لەگەڵ وڵاتی ئەمریکا بە شێوەیەکی بەرفراوان نییە. بە هیچ شێوەیەک هیچ کەلوپەلێکی کە هاوردەکرا و لە وڵاتان بۆ هەرێمی کوردستان گران نابێت. ئەم هاوڵاتیە کە کاری بازرگانی دەکات تاکە کەسە لە کوردستان بڕیارەکەی ترامپ کاری کردوتە سەری و کەسابەتەکەی، چونکە چەند ساڵێکە دۆشاوی تەماتەی هەناردەی ئەمریکا کردووە و دەڵێت زیانی مادی زۆری بەرکەوتووە. بەداخەوە ئەمەش وەکو کوردستان و خواستن کارگەی هەریر بێبەش نەبووین لەو زەرەر و زیانێت، چونکە ئەمە ماوەی ساڵێک زیاترە بەرهەمی کوردستان هاوردێ دەرێ دەکەین بە وڵاتانی عەرەبی، سەر لە وڵاتی سعودیە و ئوردون و ئیمارات و هەمووی بەرهەمیمە هەیە و وڵاتانی ئەوروپیش دوایش بیرمان لەوەی کردەوە بچینە جێگایە چووە کە عەلاقەی قودرەتی خۆمان بناسیین. ئەمڕۆ لە کوردستان کارگەیەک هەیە مێدین کوردستان، ئەوەی و بینێنە دەرێ فکری ئەمریکامان کرد بە جوودی ئەو خەڵکو ئەو پیاوە باشانی خۆمان کوردەکانی خۆمان لە ئەمریکاین ئەو ئیشی بازرگانی دەکەن. بڕیارەکەی ترامپ هیچ کاریگەریەکی لەسەر گرانبوونی نرخی شتومەک و کەلوپەلەکان لە هەرێمی کوردستان نابێت. دەوترێت هەر بازرگانێک بەم پاساوە شت لەسەر خەڵک گران بکات لێپێچینەوەی لەگەڵدا دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.